کورد وەک هەر میلەتێکی کە حەقی دەوڵەتی سربەخۆی هەیە. ئەم حەقا ئێمە خوا پێیداوین، هیچ کەسێک و هیچ کیانێک و هیچ دەوڵەتێک بووینی ئەمە لە ئێمە زەوت بکات. ئەمە وەکو تێڕوانین و مەبادی بۆ مەسلەی سربەخۆی لای کۆمەڵی ئیسلامی. بەڵام ئەوی پێیوەستە بەم قۆناغەوە کە ئێستا هەیە ئێمە لەسەر ڕیفراندۆم و تومانە یەک ئەبێ ڕیفراندۆم لە ڕێدا مەزراوە شەرعی یاساییەکانی هەرێمی کوردستان ئەو قسەی لەسەر بکرێت بە دیاریکراوی پەرلەمانی کوردستان. دوو ئەبێ ڕیفراندۆم لە قۆناغی بکەیت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بە دەستەڵاتدارانی سیاسی هەبێت لە هەرێمی کوردستان. ئەم متمانەیەش بە چیە گەڕێتەوە؟ هەنگاوی یەکەم بە باشکردنی وژێوی ژیانیان، بە پێشکەشکردنی خزمەتگوزاری. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا بیرەکەنەوە لەم قۆناغە کە بژێوی ژیان و خزمەتگوزاریان لە مەترسیدایە، ئەگەر جگە لەو مەترسیانش کە ڕوبەڕوویانە بێتەوە لە داهاتوودا، بۆیە ئەم متمانەیە ئەبێ بگەڕێتەوە. ئەمەش بەوە ئەبوو کە حکومڕانانی هەرێمی کوردستان بە خێرایی ئاور بدەنەوە لە بژێوی ژیانی هاوڵاتیانی کوردستان کە ئەمە خواستی ئێمە بوو. ئەزانی کاکدانا قەیرانی دارایی لە هەرێمی